پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە. بەخێربێن بۆ شاری پزیشکی فاروق. شاری پزیشکی فاروق یەکەمینە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری چەکەپ. لەم کلینیکە پشکنینی گشتی ئەکرێت لەلایەن چەند پزیشکێکی پسپۆرەوە و هەروەها چەندین شیکاری خوێن، تیشک، سۆنەر، ئیکۆ و مەمۆگرافی ئەکرێت. کلینیکی چێکەپ زۆر پێویستە بۆ هەمووان، چونکە چەندەها نەخۆشی هەیە کە لە سەرەتادا هیچ نیشانەیەکی نییە و زۆربەمان هەست دەکەین کە لە تەندروستێکی باش داین، بەڵام لە ڕاستیدا لەوانەیە چەند نەخۆشیێکمان هەبێ کە پێی نەزانین. ئەمەش وەکو نەخۆشیەکانی شەکرە، بەرزبوونەوەی پەستانی خوێن، بەرزبوونەوەی چەوریەکانی خوێن و هەندێک نەخۆشی شێرپەنجەش هەیە کە لە سەرەتادا دیسان هیچ نیشانەیەکی نییە، وەکو شێرپەنجەی ملی منداڵدان، شێرپەنجەی مەمک، شێرپەنجەی پرۆستات، شێرپەنجەی کۆڵۆن. کەواتە چێکەپ زەرورە بۆ هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە. لە کلینیکی چێکەپ یەکەم جار کەسەکە کە دێت پێویستە نانی نەخوارد بێت بۆ ماوەی 8 سەعات، تەنها ئاو نەبێت. لەلایەن کارمەندی پێشوازیەوە پێشوازی لە یەکرێت و ناوی تۆمار دەکرێت. ئەمجا ئەچێ بۆ لای پەرستار کە لەوێ چەند شیکاریەکی و پشکنینێکی سەرەتایی بۆ کرێ، وەکو پشکنینی پەستانی خوێن و وەزن و باڵا و هێڵکاری دڵیشی بۆ کرێ. پاشان ئەچێتە لای پزیشکی پسپۆڕی خێزانی، لەوێ جارێکی کات چەندەها سوالی لێکرێ سەبارەت بە باری تەندروستی مێژووی نەخۆشیەکانی ئەگەر هەی بێت وەکو نەخۆشە درێژخایەنەکان. پاشان لە لای پزیشکی پسپۆڕی خێزانیەوە ئەچێت بۆ شیکاری خوێن، لەگەڵ کارمەندێکە ڕێنمایی ئەکرێت بۆ بەشەکانی تیشک و سۆنەر و لەوێوە بەپێی ئەو بەرنامەی کە بۆی دانراوە هەردێک لە بەشە پسپۆڕەکانی نەخۆشیەکانی دڵ، نەخۆشیەکانی دان ئەبینێت و ژنان ئەچن بۆ لای پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و پیاوان بۆ لای پسپۆڕی نەخۆشیەکانی پرۆستات و میزەڵدان و میزەڕۆ. لە پاش تەواوبوونی پشکنینەکان و کە ئەنجامەکان تەواو بوو، کەسەکە ئەگەڕێتەوە بۆ کلینیکی چێکەپ کە جارێکی کە پسپۆڕی پزیشکی خێزانیەکە ئەبینێتەوە کە هەموو ئەنجامەکانی لەلایەی شیکاریەکان و لەگەڵ راپۆرتی ڕاوێژکاریەکان. لەوێدا بە تێر و تەسەلی باسی هەموو ئەنجامەکان ئەکرێت و ئەگەر هەر دەرکەوتەیەک دەرکەوت بێت لەگەڵ کەسەکەدا باز دەکرێت کە پێویستی هەبێت بۆ بەدواداچوون یان بۆ چارەسەرکردن، لەگەڵ پێدانی ڕێنمایی گشتی لەگەڵ زانیاری لەسەر باری تەندروستی. ئەم پرۆسەیە چەند کاتژمێرێک دەخایەنێت، بۆیە نەخۆشەکە ئەتوانێت لە دوای تەواوبوونی پشکنینی خوێن و سۆنەر نان بخوات. بەخێربێن بۆ کلینیکی چێکەپ لە شاری پزیشکی فاروق. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.